بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 45 باسی بابەتی ئەگەرەکان یان probabilities ڕەنگە باشە ئەمن بزانم بە ئینگلیزیش چی پێدەرێن چونکە زۆر جار یەکەم پیتی ئەو وشەیە بەکاردێ لۆ نووسینی ئەگەر پاشان نووسرایە هەژمێرکردنی ئەگەرەکان لەقەیەکە لە لەقەکانی بیرکاری و ئەو لەقە بایەخ دەدا بە دیاردا هەڕەمەکیەکان یان ئەو دیاردانەی کە پێشبینی ئەنجامەکانی ناکرێت. ئەگەری ڕوودانی ڕووداوێک چەندە و ڕووداواتە ئەو شتێکە پێش هات کە دێتە پێشەوە کە ڕوودەدات. ڕەنگە من پێویست نەکە هەموو ئەو نووسینەی بخینمەوە چونکە هەموو خوێندکارێک بەخۆی دەتوانێت نووسینەکەی بخینیتەوە کاتە یەکسەر ڕەنگە بێمە لای دەروازەیەک بۆ ئەگەر. لێرەش تەنیا دەنووسرێ باسی ئەوەی دەکا لە کێیەوە ئەو زانستە بەکاردێ و کامە زانە دەستی پێکرد بە دانانی بناغی ئەو زانستە لێرە نووسرایە ڕەنگە ئەو خینەوانش پێویست نەکە ئەمن بخینمەوە بەڵام زاراوەکان لێرە گرنگن بیان ناسم و فێر بم مانایان چییە هەرچەندە هەست دەکەم تۆزێک بە دوور و درێژی باسکرایە ڕەنگە پێویستیش نەکە ئەوها بە دوور و درێژی باسی ئەگەرەکان بکەین چونکە ئەوەی ڕاستی بی ئەگەر بابەتە چی ئاسانە بەڵام لێرە چونکە زۆر بەبەر بڵاوی باسی کرایە ڕەنگە خوێندکار هەست بکا بابەتەکە ئاسان نییە. لێرە زاراوە و پێناسە و نمونەشیان دانایە کاری هەڕەمەکی کارێکە کە ناتوانین پێشەکی ئەنجامەکەی دیاری بکەین وەکو ئەوەی وایە ئەگەر ئەمن زارێکم هەبوو هەڵی بدەم ئەو زارە ئەگەر 6 لای هەبوو چونکە زۆر جار زار هەیە زیاتر لە 6 لای هەیە یان کەمتری هەیە لێرە ناویان لێ نایە بەردەزار نازانم لەبەر چ ناویان لێ نایە بەردەزار ئەوەی ڕاستی بی تەنیا ناوی زارە ئەوجە لە بەرد دروست کرابی یان لە پلاستیک دروست کرابی هەر ناوی زارە بەڵام بەردەزار دیارە بە هەندێک زاراوە ئەو ناوەی هەیە. ئەگەر من ئەو زارەی هەڵدەم کە 6 لای هەیە هیچ کات نازانم چ لایەک دەکەویتە سەرەوە ئایا ژمارە 1 یان ژمارە 2 یان ژمارە 3 یان 4 یان 5 یان 6 یەک لەوانە 100% هەر دەکەویتە لایەک لە لایەکان دەکەویتە سەرەوە بەڵام نازانم کام لایە بەڵام یەک لەوانە 100% هەر ڕوودەدا. ئەوەیە کە کاری هەڕەمەکی تاقیکردنەوەی هەڕەمەکی واتە ئەمن ئەو زارەی هەڵدەدەم چەند جارێک و بزانم ئایا کووە کامە ژمارە دووبارە بووە کامە ژمارە هەر هیچ نەهات و دووبارە نەبووە. پاشان بۆشایی نمونە ئەوەی ڕاستی بی هەست ناکەم زۆر ئەو وشەیە واتایەکی زۆر باشە بۆ وشەی سپەیس دەمانتوانی ئەو وشەیەش بەکاربێنین بەر بڵاوی یان واڵایی لە جیاتی بۆشایی بەڵام ئیدی لێرە بۆشاییان بەکارهینایە بەڵام زیاتر ئەو پیتەی بەکاردەینین لۆ نووسینی واڵاییەکە یان بۆشاییەکە واتە ئەنجامەکان چنە واتە ئەگەرە من یەک جار ئەو زارەم هەڵدا واڵاییەکە چییە یان 1 یان 2 یان 3 یان 4 یان 5 یان 6 لەوەی زیاتر نییە لەوەی کەمتریش نییە 6 دانا ئەگەر هەیە یان ژمارە 1 یان 2 یان 3 یان 4 یان 5 یان 6 ئەوجا پاشان ڕووداویش لێرە نووسرایە ڕوودا و ئەوەی ڕاستی بیواتە پێشهات چ دێتە پێشەوە چ ڕوودەدا
پاشان دەینە لای ئێرە نمونە یەکەم نووسرایە خەسرۆ زارێک هەڵدەدا یەکجار تەنیا یەکجار ئەو زارەی هەڵدەدا ئایا ئەو ڕووداوانە بە شێوەی کۆمەڵە بنووسا ئایا ڕوودانی یان دەرکەوتنی ژمارەیەکی تاک ئەگەرەکەی چەندە ئەگەری ناو بەڵکو نووسرایە ڕوودانەکە چەندە کە ژمارەیەکی تاک بێ چونکە ئەمن لێرە 6 دانا واڵایی هەیە ژمارەی تاک ئەوە یەک ئەوە ژمارەی تاکە ئەوە ژمارەی تاکە واتە لێرە نووسرایە ئەگەری یان ڕووداوەکان چنە ڕوودانەکان یان یەک ئەوەتە 1 و 3 و 5 واتە 3 دانە جێگەی باشم هەیە لۆ ژمارەی تاک لەو 3 زیاترم نییە ئەگەر 1 هات یان ئەگەر 3 هات یان ئەگەر 5 هات دەرکەوتنی ژمارەیەکی تاک ئەوە ئەو ڕوودان ئەدی دەرکەوتنی ژمارەیەکی خۆبەش لێرە پێویستە ئەمن بزانم ژمارە خۆبەشەکان چنا ژمارە خۆبەشەکان ئەو ژمارانەنا کە تەنیا دابەش دەکرێن بەسەر یەک و بەسەر خۆیان ژمارەکە خۆی لێرە ژمارە یەک خۆبەش نییە چونکە ژمارەیەک تەنیا دابەش دەکرێت بەسەر خۆی و یەکیش هەر بە خۆی یەکە کەواتە ناژمێردرێ لە ژمارە خۆبەشەکان بەڵکو ژمارە خۆبەشەکان لە 2 دەست پێ دەکەن 2 ژمارە چ خۆبەشە چونکە بەسەرە خۆی دابەش دەکرێت و لە هەمان کات دابەش دەکرێت بەسەر یەک 3 ژمارە چ خۆبەشە چونکە بەسەرە خۆی دابەش دەکرێت هەموو ژمارەکان بەسەر یەک دابەش دەکرێن و هەموو ژمارەکانیش بەسەر خۆیان دابەش دەکرێن بەڵام خۆبەش واتە بەسەر هیچی دی دابەش ناکرێ بۆ وێنە 4 خۆبەش نییە چونکە 4 دەتوانن دابەشی کەین بەسەر 2 کاتە ژمارە خۆبەشەکان لێرە چییە لە 2 دەست پێ دەکا 2 3 و 5 ژمارە 1 خۆبەش نییە ژمارە 4 خۆبەش نییە ژمارە 6 خۆبەش نییە بەڵکو پێیان دەڵێن ژمارەی دابەش ژمارە دابەشەکان بۆ وێنە 4 6 9 10 8 ئەو ژمارانە کە دابەش دەکرێن بێجگە لە خۆیان و لە یەک بەسەر شتی دیکەش ئەو زانیاریەکان تۆزە کەونن بەڵام ڕەنگە هەندێک کەس لە بیریان چوو بیتەوە لێرە نووسرا دەرکەوتنی ژمارەیەک لە 5 بچووکتر نەبی واتە 5 باشە بەڵام 4 باش نییە چونکە گچکەترە 6 باشە کاتە تەنیا 2 جێی باش هەیە 5 و 6 پرسیاری دەرکەوتنی ژمارەیەکی خۆبەش کاتە هەموو ژمارە خۆبەشەکان باشن 2 3 5 یان 4 باشە 4 لەگەڵیان دەنووسم ئەو یانەواتە ئەویش هەر بنووسە کاتە 4 جێگەی باشم هەیە 2 3 و 5 و 4 ئەوە نووسینی ڕووداوەکان لێرەش هەمووی شیکار کرایە پێویستی نەدەکرد ئەوەی ڕاستیبی ئەمن باسییان بکەم بەڵام لێرە چ نووسرایە هەوڵ بدا ڕووداوی دەرکەوتنی ژمارەیەک بنووسە توانای دابەشبوونی هەبێ بەسەر 3 واتە ئەگەر زارەکەت هەڵدا دەرکەوتنی ژمارەیەک کە توانای دابەشبوونی بەسەر 3 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 کەواتە 3 باشە 6 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 کەواتە ئەویش باشە کاتە ئەمن کو دەنووسم بۆ وێنە هەر پیتەک هەڵدەبژێرم یەکسانە بە 3 باشە لە هەمان کات 6 باشە ئەمن هەر ئەو دووەم هەیە ئەگەر زارەکەم هەڵهاویشت ڕووداوی دەرکەوتنی بەڵام لێرە دەبانووسیبیان لە کاتی هەڵدانی زارێک کە 6 لای هەبی ئەوەش زۆر گرنگە کە لێرە باسییان نەکردیە چونکە ئەوەی ڕاستیبی
زارەکان هەمویان وەکو یەک نییە، زار جۆری گەلک زۆرە. کاتە لێرە هەوڵ بدا ئەوە بوو. نمونەی دووەم، شیرین پارچەدراوێکی کانزایی 2 جار هەڵدا. لێرە بۆشاییەکەی لەمە دەوێ بنووسین بۆشاییەکە کووە. کە ئەگەر 1 جار پارچە کانزایەکەی هەڵدەی یان شێر دێت یان خەت دێت، تەنیا پارچە دراو تەنیا 2 لای هەیە. بەڵام ئەگە 2 جارت هەڵدا ئەوە دیسان یان شێر دێ یان خەت دێ. کاتە چار جێگا هەیە. جێگای یەکەم چییە؟ یان هەردوو جار شێر دێ، کەواتە لێرە نووسرایە یان دانایە لۆ شێر، هەردوو جار، جاری یەکەم و جاری دووەم شێر دێ، یان جاری یەکەم شێر دێ جاری دووەم خەت دێ، یان جاری یەکەم خەت دێ جاری دووەم شێر دێ، یان هەردوو جارەکە خەت دێ. چونکە تەنیا وەچی گوتمان چار شوێن هەیە یان چار ئەگەر هەیە. ئەو جە لێرە چ نووسرایە؟ هەوڵ بدە ئەو ڕووداوە بنووسە کە هەردوو جار شیرین هەمان ڕووی بۆ بێت. ڕووداوەکەی کو دەنووسم شیرین هەردوو جار هەمان ڕووی بۆ بێت؟ ڕووداوەکەی ئەو هات، هەندێک جار ناتوانم، ڕووداوەکەی ئەو ها دەنووسم بۆ وێنە. ئەگەر نووسیم ئەی یەکسانە بە گوتمان شیرین دەیەوێ هەردوو جار هەمان ڕوو بێ، واتە هەردوو جار دێ ئەوها، یان هەردوو جار دێ خەت دێ. تەنیا ئەو دووە هەیە لێرە، لەوەی زیاتر نییە. ئەو جە ئێرەش دەبی داخەمەوە ئەوها دەینووسم. ئەو تێبینیە هیچ تێناگەم لەبەر چ لێرە نووسرایە، هیچ کەلچی نییە لێرە بنووسرێت. تێبینیەکە نازانم مەبەستیان چێ لە ژمارە 12، بەڵام تێبینیەکە لە جێیەکی باش نییە، ڕەنگە لە جێی دیکە پێویستمان بەو تێبینیەی هەبی. ئێستا بەرەنگاری بۆشایی نمونونەکە بنووسە کاتێک شیرین پارچە دراوەکە 3 جار هەڵدەدا. ئەوە تۆزەک زەحمەتە. ئەگەر هاتوو دراوەکەی 3 جار هەڵدا، چونکە 3 جار هەڵدەدا، ئەمن کو دەزانم چەند جار ئایا ئەگەرەکان چەندن بە هەمویان، ڕووداوەکان چەندن. ڕووداوەکان ئەگەر 2 جار هەڵیدا، ئەگەر 1 جار هەڵیدا 2 ئەگەر هەیە. ئەوها 1 جار هەڵدا 2 ڕووداو هەیە. ئەگەر 2 جار هەڵدا 4 ڕووداو هەیە. ئەگەر 3 جار هەڵدا 8 ڕووداو هەیە. ئەو 8 لە چێ هات؟ ئەو 8 لەوەی دێ ئەم کە چونکە 1 دراو 2 لای هەیە، کەواتە 1 جار هەڵدا 2 لای هەیە. بەڵام ئەگەر 2 جار هەڵداواتە 2 توان 2 4 ڕووداو هەیە. دەبی 8 دانەی بنووسم. کو دەیان نووسم؟ بەو جۆرەی. بۆشاییەکە واتە سپەیسەکەیان واڵاییەکە ئەوها دەنووسم، یان هەر 3 جارەکە شێرە، یان 2 جار شێرە 1 جار خەتە، یان جاری یەکەم شێرە جاری دووەم و سێیەم خەتە، یان جاری یەکەم شێرە دووەم خەتە و سێیەمیش شێرە، یان جاری یەکەم خەتە جاری دووەم و سێیەم شێرە. وەکو دەبینین ئەمن جێم نەبوو هەموو لە تەنیشتێک بنووسم، بەڵام لێرە ئەوها نووسیتم. ئەو 8 ڕووداوانە کە ڕوو دەدەن. ئێستا کە هەمویانم نووسیە 8 دانەیە، ئەوجە دەتوانم ڕەشیان کەمەوە. ئەگەر ئەتوش تەماشایەکت کرد خوێندکاری ژیر، هەوڵ بدا ئەگەر جێت هەبوو لە یەک جێی بنووسە لە تەنیشتێک. بەڵام ئەمن جێم نەبوو، ڕەنگە کەس جێی نەبی ئەو هەموو ڕووداوانە لە تەنیشتێک بنووسی. ئەگەر هەستت کرد زەحمەتە
ئاسانترین ڕێ ئەوەیە بەو جۆرەی بیاننووسی لێرە لەسەرەوە ئەوها هێڵکاریە چی بکەی ئەگەر یەک جار هەڵتدا دوو ڕووداو هەیە یەکە چاندانێ شێر یەکە چاندانێ خەت جاری دووەم کە هەڵدەدەی دیسان دوو ڕووداو هەیە یەکە چان شێرە یەکە چان خەتە ئەوها جاری سێم کە هەڵدەدەی دیسان دەبی دوو ڕووداوی دی هەبی یەکیان شێربی یەکیان خەتبی ئەگەر ئەو هاتایان نێم ئەمن دیسان لۆ هەر یەکەی دوو ڕووداو هەیە ئەوها ئەوجە دەزانی چەند ڕووداو هەیە بە هەمووی شێر و خەت لێرە خەت لێرەش شێر ئەوجە گەر تەمەشاکەین لێرە لەو خوارەوەی دەیان تەمەشایان دەکەین دەبینین 8 دانە ڕووداوە ئەگەر نا ئاسانترە یەکەم جار بە پیتی کوردی بنووسی ئەوجە دوایە بیانکەیە پیتی لاتینی ڕەنگە زۆر ئاسانتر بی بۆ وێنە لێرە بنووسی جاری یەکەم شێر ئەوها دیسان شێر پاشان جاری یەکەم ڕەنگە خەتبی دیسان خەتبی جاری سێمیش هەر خەتبی وەکو دەبینین پەمبەکان شێر بن و مۆرەکانیش بە خەتبی زۆر ئاسان دەبی ئەو کاتی ئەوەش خەت لێرەش خەت ئەو ڕێگایە شێر ئەو ڕێگایە خەت ئەو ڕێگایە شێر ئەو ڕێیەش خەتە دیسان لێرە ئەو ڕێیە شێرە ئێرەش خەت بوو ئەگەر تەمەشایان کەین ئەوجە پاشان بیان نووسە ئەوە ڕووداوی یەک لە ڕووداوەکان هەر ڕێگەیەک ڕووداوەکەی دیکە چییە ڕووداوەکەی دیکە ئەو ڕێگەیە لەگەڵ ئێرە وەکو دەبینین خ ڕووداوەکەی دی چییە ئەو ڕووداوەیە ئێرە ش ڕووداوەکەی دیکە ئەو ڕێیە هەموو ڕێیەکان دەبی بنووسین ڕووداوەکەی دی ئەو ڕێیە هەمووی ئاسانترین ڕێ خ و ڕووداوەکەی دی ئەو ڕێیە لەگەڵ ئەو ڕێیە ئەوی دیکە ئەو ڕێیە لەگەڵ ئەو ڕێ خ یان ئەەکەی دیکە ئەوجە پاشان بیکە پیتی لاتینی ئەگەر بە کوردیش بینووسی باوەڕ ناکەم چێشەبی بەڵکو ئەوە جاری یەکەم کە هەڵدەدەی ئەوەش جاری دووەم کە هەڵدەدەی ئەوەش جاری سێم کە هەڵدەدەی لێرە بە دیار دەکەوی کە چەند دانا ڕووداوت هەبی دەبی دەکاتە 8 ڕێگەت هەیە یان بەو هێڵکاریەی دەزان چونکە دوو لای هەیە سێ جاریش هەڵی دەدەین یەکسانە بە 8 کەواتە چونکە یەک جار دووە ئەگەر سێ جار هەڵی باوەین دەکات دوو توان سێ یەکسان دەبی بە 8 ئێستا دەینە لای نمونەکی دیکە بەرەنگاریەکە تەواو بوو سێ جار ئاسان نەبوو ئەوەی ڕاستی بیری لێ بکەینەوە چونکە زۆر کەس یەکەچی لە جارێک لە بیر دەکایان هەڵی دەکا ئێستا دەینە لای نمونەی سێم شنۆ گۆیەکی لە سندوقێک ڕاکێشا کە 5 گۆی هاوشێوەی تێدایە کەواتە سندوقێک 5 دانە گۆی تێدایە 2 دانە لەوانە سۆرن و 3 دانەشیان سەوزە کەواتە 2 دانەی سوور ئەوها 2 دانە و 3 دانەی سەوزیش هەیە ئەگەر ڕەنگە پێنووسی ڕەنگا و ڕەنگ بەکاربیینی زۆر ئاسانتر ئیشەکەت بڕوە ئەوجە لێرە دیسان بە هێمای لاتینی دەنووسن هێمای ئاری دادەنێن واتە ڕێد لۆ چونکە 2 دانەی سوورە واتە 2 سوورم هەیە یەکی سووری ئەوها یەکەچی دکەش و 3 دانەی ببورن 3 دانەی کەسچیشم هەیە ئەوە 3 دانەی کەسک واتە واڵاییەکە یان بۆشاییەکە یان سپەیسەکە چەندە یان سۆری یەکەم دێ یان سۆری دووەم دێ
یان کەسچی یەکەم و کەسچی دووەم و کەسچی سێ زۆر زۆر ئاسانە هەمویان دەنووسین چەندانە بوو هەمویان دەنووسین. هەوڵ بدە کاروان گۆیەکی لە سندووقێک ڕاکێشا کە دەک گۆی هاوشێوەی تێدایە. ئەو جارەی کاروان 10 دانەی هەیە چەندی سۆرە 4 دانەی سۆرە ئەوها و 6 دانەشی کەسکە. ئەو جەبزانین واڵاییەکە یان بۆشاییەکە کووە تەمەشای بکەین 4 دانە سۆرە 6 دانەش سەوزە زۆر ئاسانە سۆرەکان دەنووسم 4 دانەیە 4 جار PTR دەنووسم ئاڕی 1 و ئاڕی 2 بەڵام ئەمن نەمتوانی بنووسم 1 و 2 لە ژێریان ئەتو دەتوانی خوێندکاری ژیر بنووسی بە گچکەی ئاڕی 1 و ئاڕی 2 و ئاڕی 3 و 4 و هەروەها پیتی 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 زۆر زۆر ئاسانە سپەیسەکەی بنووسین هیچ کێشە نییە. ئێستا دێنە لای نمونەی 4 کە نمونەکی زۆر زۆر گرنگە. شۆنی یان شوونی 2 بەردەزاری یان 2 زاری هەڵدا. ئەو جارەی کە 2 زار بوو تۆزێک دەبی زۆر زۆر ئاگام لێبی ئەگەر هاتوو زارەکان هەر یەکەی 6 لای هەبوو واتە زارەکانی کە زۆر زۆر باون 6 لایان هەیە بەڵام هەموویشە دەبی بنووسرێ زاری 6 لای بەڵام 2 دانەی هەڵدا بە 1 جار واتە هەردووچی بە یەکەوە هەڵدا زارەکان ئەوەی ڕاستی بە هیچ پێناوێ یەکەچیان سۆرە یەکەچیان شینە ئەگەر سۆر و شینیش نەبوون هیچ کێشە نیە ئەگەر وەکو یەکیش بوون ڕەنگەکەیان هیچ کێشە نیە بەڵام ئەوە کێشەیە کە 2 دانە زارم هەیە هەڵیان دەدەم ئایا سپەیس و بۆشایی و بەربڵاویەکە یان واڵاییەکە چەندە چونکە 2 زارە هەر زارەی 6 لای هەیە واتە 6 توان 2 واتە دەبی ئەمن 36 ڕووداوم هەبی بە هەمووی لێرەش 36 ڕووداو هەیە ئەگەر ئەوانە هەموو بژمێرین 36 دانەیە یان زاری یەکەم و زاری دووەم ئەگەر وا بوا دەبوایە ئەوەی ڕاستی بی لێرە هەردوو زارەکان بە هەمان ڕەنگ نەنووسن یەکەچیان سۆر بکەن یەکەچیشیان شین بکەن ئەوانە سۆر بن زارە سۆرەکە ئەوی دیکە شینەکەیە ئەوها مادام هەروایە ئەوجا گرنگترین شت ئەوەیە زانیمان هەموو ڕووداوەکان چەندن هەمویان 36 هەمیشە کە 2 زاری داوێم هەمویان دەکاتە 36 چونکە 6 توان 2 یەکسانە بە 36 ئەوجا لێرە چنووسرایە ئایا ڕوودا یان دەرکەوتنی 2 ژمارە کە سەرجەمیان دەبی چەندە واتە زاری یەکەم دەبی چەند بی زاری دووەم دەبی چەند بی هەتا سەرجەمەکەیان ببیتە 10 ئەمن کوو دەزانم تەمەشای هەموو ڕووداوەکان دەکەم بزانم کامە لەو 2 ژمارەی سەرجەمەکەیان دەیە تەمەشای هەمویان دەکەم دەبینم تەنیا 4 و 6 دەیە 5 و 5ش دەیە 6 و 4ش دەیە واتە ئەگەر زاری یەکەم سۆرەکە 6 بوو شینەکە 4 بوو ئەوە سەرجەمەکەی دەکات 10 ئەگەر زاری یەکەم 5 بوو سۆرەکە شینەکەش 5 بوو دیسان دەکاتە ئەگەر زاری یەکەم سۆرەکە 4 بوو شینەکە 6 بوو ئەویش هەر دەکاتە 10 کەواتە تەنیا 3 جێگا هەیە کە لێرە ئەوها دایان نایە ئەو 3 ڕووداوە ئەوها ئەگەر بیان نووسم تەنیا ئەو 3ە ئەگەر بنووسم بۆ وێنە ئەی پاشان لێرانە تەنیا 4 سۆر ئەگەر سۆرەکە 4 بوو و شینەکە 6 بوو ئەوە باشە ئەوە یەک لە ڕووداوەکان یان هەردووچیان سۆرەکە 5 بوو
شینەکەش هەر 5 بوو ئەویش هەر باشە، یان سۆرەکە 6 بوو و شینەکە 4 بوو ئەویش هەر باشە. ئەو ڕووداوانە ئەو سەیانە باشن چونکە تەنیا ئەو سەیانە سەرجەمەکەیان یەکسانە. بەدە هەوڵ بدە ئەو ڕووداوە بنووسە کە دەستکەوتنی سەرجەمی دەکاتە 14. چونکە ئەمنە کە لێرە تەمەشا دەکەم هیچ لەو ڕوودانانە یان لەو ڕووداوانە هیچیان ناکەنە 14. گەورەترین شت 12ە، کاتە 14 ئەوەی ڕاستی بین نییە. چونکە 14 نییە کو دەینووسم لێرە کویان نووسە ڕووداوەکە نییە بۆشایی هیچ، کاتە بەو هێمای دەنووسرێ واتە ڕوودانەکە ڕوو نادا هیچ کاتە ئەوها دەنووسرێ بەو شێوەیە. چونکە ڕوو نادا ئەمیش دەتوانم ئەوها بنووسم ڕوودانی سەرجەمەکە ببیتە 14. ئەو ڕووداوە چییە؟ ئەگەر ئەوها بینووسم یەکسانە بە هیچ نانووسم لێرە یەکسانە بە ڕوو نادا 14 نییە. دێمە لای نمونەی ژمارە 5. ڕزگار زارێکی 1 جار هەڵدەدا، 1 جار تەنیا، زارەکەش 6 لای هەیە، 1 جاریش هەڵی دەدا. ئایا دەرکەوتنی ژمارەیەکی تاک؟ تەمەشا دەکەم ژمارە تاکەکان تەنیا ئەو 3 ژمارەیە، کاتە ئەوها دەنووسرێ 1 و 3 و 5 زۆر ئاسانە. دەرکەوتنی ژمارەیەکی گەورەتر لە 5 گەورەتر لە 5 تەنیا 6ە، کاتە 1 شت هەیە، 1 جێگا هەیە، ئەوی 6ە. دەرکەوتنی ژمارەیەکی گچکەتر لە 1 نییە، چونکە 1 گچکەترین شتە، کەواتە نییە، 0. و دەرکەوتنی ژمارەیەکی گچکەتر لە 8، هەموو ژمارەکان گچکەترن لە 8، هەموویان دەنووسم 1 و 2 و 3 و 4 هەر 6 لایەکەی دەنووسم. ئێستا دێمە لای هەوڵ بدە ئەو ڕووداوە بنووسە کە ژمارەیەک دەنوێنێ لە 6 گچکەتر بی و لە 2ش گچکەتر نەبی، واتە 2 باشە، 3 باشە، 4 باشە، 5 باشە. ئەو ڕووداوەم نووسی لە 2 گچکەتر نەبی، واتە 1 باش نییە، چونکە لە 2 گچکەترە چەند جێی باشم هەیە؟ 4 جێی باشم هەیە، 2 و 3 و 4 و 5. ئەوە تەواو بووین لە هەوڵ بدە. لاپەڕە 48ش تەواو بوو، لاپەڕە 49 ئەوانە هەموو کەس بەخۆی دەتوانی بخینیتەوە زاراوە پێناسە و نمونە، پێویست ناکە ڕەنگە ئەمن بیان خینمەوە. بەڵام ڕووداویستم ئەوە زۆر گرنگە کە بزانم ئەو جۆرە ڕووداوە کە ڕوونادا ناوی ڕووداویستەمە. ئەگەر ڕووداوەکەش تەنیا لە 1 جێی هەبوو، ڕووداوەکی تۆزێک ساکارە. ڕووداوی دڵنیاییش واتە هەموو ڕوودانەکان ڕوو دەدەن. ڕووداوی جیاش 2 ڕووداون هیچ ئەنجامی هاوبەشیان لە نێواندا نییە، واتە ناتوانین لە هەمان کات ڕوودانی بۆ وێنە ژمارەیەکی تاک لەگەڵ 6ش یان تاک یان 6 ناتوانین هەردووچی بەیەکەوە، چونکە 6 تاک نییە، هیچ شتێک هاوبەش نییە لەما بینە. هەوڵ بدە 2 ڕووداوی جیا بڵێ کە تاقیکردنەوەی هەڵدانی بەردەزارێک و پێویست ناکە من باسی کەم زۆر باس کرا لەسەرەوە. ڕووداوی تەواوکەر ڕەنگە زۆر گرنگ بیتن، تۆزەک باسی بکەم. تەواوکەر چییە؟ ئەگەر لە 2 ڕووداوی جیادا ڕووداوێکیان هاتە دی، ئەوە ڕووداوەکەی تر نایێتە دی. ئەگەر یەکەچیان ڕوویدا، ئەوی دی ڕوو نادا. واتە ئەگەر 1 زارم هاویشت، ئەگەر لەو هاویشتنەی 1 لە
ژمارە تاکەکان هات واتە ئەو کات هیچ ژمارەی جووت نایە، شەش نایە چونکە شەش جووتە، چونکە ئەگەری ڕوودانی ژمارەی تاک هیچ هاوبەش نییە لەگەڵ هاتنی ژمارە شەش. یەکەچیان ڕوودەدا واتە ئەوی دی ڕوونادا. ئەوە ڕووداوی تەواو کەرە. یان دەبی ژمارەیەکی تاک بێ یان دەبی بۆ وێنە شەش بێ، هەردووچیان بە یەکەوە ناگونجێ. ئەگەر ڕووداوی یەکەم ڕوویدا تەواوکەرە بۆ ڕووداوی دووەم. دوو ڕووداوەکە جوایزن، یەکەچیان هەر ڕوودەدا و ئەوی دیکەی ڕوونادا. کاتێک کە ڕووداوەک ڕوونەدا تەواوکەرەکەی ئەو هێمایە لێو دادەنێن. ئەگەر بوو پاشان ئەو هێمایە ڕوونەدان. هەرچەندە هەست ناکەم زۆر باش ڕوونیان کردیتەوە، بەڵام ئیدی ئەو هایە. ڕەنگە لە کاتی ڕاهێنانەکان ئەمن زیاتر ڕوونکەمەوە بە ئاسانتر مەبەستیان چییە. پاشان نمونەی شەشەم لە کاتی هەڵدانی زارێک ڕووداوی تەواوکەری ڕووداوی ئەی چییە؟ ئەگەر هاتوو ئەی بریتی بوو لە ڕووداوی دەرکەوتنی ژمارەی تاک. ئەگەر ئەی دەرکەوتنی ژمارەی تاک بوواتە ئەگەر ئەی ئەو ڕووداوانە بوو ئەدی تەواوکەرەکەی چییە؟ تەواوکەرەکەی ژمارەی جووتە، واتە ئەو ژمارانەیە یان دووە یان چارە یان شەشە. تەواوکەرەکەیتی کاتە ئەوەش ئاسانە. تەواوکەری ڕووداوێک کو دەنووسرێ. هەوڵ بدە لە کاتی هەڵدانی دوو بەردەزاری دوو ڕەنگ جیاواز ئەگەر ئەی ڕووداوی دەرکەوتنی دوو ژمارە بوو کە سەرجەمیان دەیە. ئایا ڕووداوی تەواوکەرەکە چییە؟ ڕووداوی تەواوکەرەکە ئەوەیە کە سەرجەمیان دا نییە، واتە ئەو هەموو ئەوانەی لێرە کە دیتمان کە سەرجەمیان ناکاتەدا دەبی ئەمن ئەوانە هەموو بنووسم، تەنیا ئەو سێی نەنووسم کە سەرجەمیان دەیە، ئەوانی دیکە هەمویان بنووسم کە دەکاتە 36 سێی لێ بڕوە کە دەکاتە 33 ڕووداو. کاتە بەو جۆرەی کاتیش نییە ڕەنگە ئەمن هەموو 33 ڕووداوەکان بنووسم. پاشان لێرە نووسرایە ئەو نووسینە ئەوەی ڕاستی بی هەتا بڵێ باش نەنووسرایە، بەڵام گرنگ ئەوەیە کە ئەمن ئەو دوو هێمایی بزانم مانای چییە. لە کاتی ئەوەی کە هەندێک ڕاهێنان شیکار دەکەم ڕەنگە باسی ئەو دوو هێمایی بکەم کە مانایان چییە. بەڵام لێرە باشتر وایە هەتاوانە کە زۆر دوور و درێژ نەبی بێمە کۆتایی ئەوانەیە لە لاپەڕا 45 هەتا لاپەڕە 49 و لەوانەیەکی دیکە باسی لاپەڕەکانی دی بکەم کەواتە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.